سەرباری نزیکبوونەوەی وادەی پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردنە سەرۆکایەتەکەی تورکیا، بەڵام ئەوەی جێگەی باسە گرتنەبەری شێوازی نوێی بانگەشەکردن و دەرفەتڕەساندنە، تا جارێک کاندیدەکان وەک سیاسی و جارێک وەک وەرزشەوان و جارێک وەک هونەرمەند و دەنگبێژ لە بەردەم جەماوەر و زوومی کامێرەکان دەرکەون. گرتنەبەری ئەم شێوازنەوەی بانگەشەی هەڵبژاردن زیاتر بۆ مەبەستی پەلکێشکردن و سەرنجڕاکێشانی دەنگی دەنگدەرانە لەناو پڕکردنی سندوقی دەنگدان. سەلاحەدین دەمیرتاشی 41 ساڵ کاندیدی پارتی دیموکراتی گەلان بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆماری لە میانی بەرنامێکی تایبەت لە کەناڵی IMS تورکی بەدەنگە بە سۆزەکەی کەشێکی هەمنانەی لەناو بەرنامەکە دروست کرد و پەیامی خۆی لەو ڕێگەیەوە بەدەنگدەران گەیان. Ben bilirim kimin için yansımam ile babam benim o gençliğim için yansımam ile babam پێشتریش ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی پارتی دادوگەشەبێدانی فەرمانڕەوە لە میانەی کردنەوەی یاریگایەک لە شاری ئیستانبول بە درێسی وەرزشیەوە لە یاریگا ژمارە 12 پۆشی بوو کە ئەردۆغان لە ڕێگەی پۆشینی درێسی ژمارە 12 و گۆڵ تۆمارکردنەوە پەیامی سەرکەوتنی ڕاگەیاندبوو وەک 12هەمین سەرۆک کۆماری تورکیا. بەڵام سەرباریەوەی ئەردۆغان وەک یاریزانێک لە یاریگا خۆی ناساندبوو، بەڵام ئەویش هاوشەوەی دەمیرتاشی ڕکەبەری لە چەند وێزگەیەکی جیاجیادا بەدەنگە بەڵندەکەی گۆرانی تورکی چڕی بوو دوور لە وتارە توندەکانی ئاوێتەی میوزیک و کەشی سترانبێژی تورکی ببوو. Tüm şarkılarda bana her şey seni hatırlatıyor. Beraber yürüdük biz bu yollarda, beraber ıslandık yağan yağmurda. Şimdi dinlediğin tüm şarkılarda bana her şey seni hatırlatıyor.